هەر خولی نابی کوردستان ڕزگاری و ڕانیە بە یەکسانبوون لاریگا هاتنە دەرەوە. لە یاریگای ڕزگاری و لە هەفتەی دێمی خولی نایبی کوردستان هەردوویانی ڕزگاری و یانی ڕانیا بەیەک گەیشتن. لەگەڵ دەستپێکردنی یاریەکەدا ڕزگاری هێرشەکانی بۆ سەر گۆڵی یانی ڕانێ دەستپێ کرد و لە ئەنجامدا لە خولەکی حەوت شکار ئەحمەد گۆڵی پێشکەوتنی بۆ ڕزگاری تۆمەر کرد و یانەکەی پێشخست. دوای تۆمارکردنی و گۆڵا هەردوو لای هێرشەکانیان بۆ سەر گۆڵ یەکتر دەست پێ کرد و لە ئەنجامدا یانی ڕانیە لە خولەکی 34 گۆڵی یەکسانیان لە ڕێگەی سەفین ئەمینەوە تۆمار کرد و گێمی یەکەم بە ئەنجامی گۆڵێک بۆ هەردوویانە کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنەوەی گێمی دووەمی یاریەکەدا هێرشەکانی هەردوویانە بۆ سەر گۆڵی یەکتر دەستی پێکرد. لە ئەنجامی یەکێک لە هێرشەکان یانی ڕانیەدا لە خولەکی 53 گۆڵپارەی زیانەی ڕزگاری کارتی سووری بەڕوودا بەرز کرایەوە. سەرەڕای ئەوەی بەدە یاریزانەوە یاریان دەکرد، یاریزانانی ڕزگاری بەردەوام بوون لە هێرشەکانیان و چەند هێرشێکی یەک لە دوایەکیان بردە سەر گۆڵی یانەی ڕانیە، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجاممانەوە. لە بەرامبەردا یانەی ڕانیە لە ڕێگەی بەرگریکردن و هێرشی هەڵگەڕاوەوە هەوڵی تۆمارکردنی گۆڵی دووەمیان دەدا، بەڵام هەردوو لە لایەن توانی گۆڵی زیاتر تۆمار بکەن و یاریەکەش بە ئەنجامی گۆڵێک بۆ هەردوو لە کۆتایی پێهات. دەمانتوانی لە دوو کاتە لە جێمی دووەم خاستن دەقەی 65 دوو دەرفەت گۆڵی محقق بوو نەمانتوانی ئەنجامی بدەین، کەواتە لە دوایە کشاینە دواوە نەختێک کشانەوەمان پێ دیار بوو لە ڕووی بەدەنیەوە، لە ڕووی لیاقەوە، لە ڕووی توانایی جەستەی یاریزانەکانەوە تیپەکەمان لە دوای دەقەی 80 تا خولەکانی 90 کۆتا خولەکان تیپەکەمان بە تەواوی وەستا. ئەوەش دیارە کە ئەو تیپە ئیشێکی زۆری گەرەکە و هەروەها خۆماندووبوونێکی زۆری گەرەگە لەکەڵەوە تیپێ. هیوادارم کە داهاتوومان باش بێ و سەرەتا سپاس. ئێمە ئەمڕۆ یاریە باشمان کرد، بەڕاستی گەورەترین کێشەی ئێمە تەربوونی گۆڵچەکەمان بوو. ئێمە هەنێجار من ناتوانم قسە لەسەر ناوبژیوان بکەم، ئەو ئەتحاد خۆی دەتوانێت سەیریکە، هیچ ناڵێم. ئەتحاد با خۆی تەسویرەگە ڕاستەوخۆ بوو سەیری بکە، ئازانێت چی حاڵەتی ڕوویداوە. یاریزانەوان حەقی تەر بووە تەردی ناکە، ئەوە ئێمەش حەقی تەر نییە تەردی کردووە. ڕاستی هەمووی یاریەکەی ئێمە ئاڵگۆڕ کرد. لەسەروی ئەوشەوە ئێمە هەر باش بووین، نەماتوانی گۆڵکەین، بەستە هەنێجارەیە فەرسابەی گۆڵی ناکەی، ئەوش ئەتوانین ئینشاڵڵا بۆ هەفتەکانی تر ئەو کێشانە چارەسەر بکەین. بەمەنجامە یانی ڕزگاری بە 14 خاڵ لە پلەی پێنجەم دێت و یانەی ڕانیەش بە 10 خاڵ لە پلەی 11ەم یانەکانی خولی نایبی کوردستان دێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.